إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله تعالى من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد بردوام لباسكردني أو قول مباركي سعيدي كري جبير ولقل صحابيكي ترداك كأفرمون وأبي سعيد خدريش رضای خۆیان لێ بێت کە ئەفەرمێت سێ کۆمەڵەکەس هەن قورئان ئەخوێننەوە المؤمن يقرأ القرآن ويعمل به ئیماندار قورئان ئەخوێنێت و کردەوەیشی پێ ئەکات و باسی فەزلی قورئانمان کرد و باسی ئەوەمان کرد ئیماندار کە قورئان بخوێنێت چەندی ئەجر و پاداشتی هەیە والمنافق يقرأ القرآن ويكفر به إنساني دورو إنساني منافق قرآن خوێنێتەوە بەڵام کوفری پێەکا لە خودبەیەکدا باسی ئەوەمانش کرد الإعراض عن القرآن ئەلەم هەفتەیەدا بەئیزنی خوای تەعالا باسی دێڕی سێیەمەکەین کە ئەفەرمێت والفاجر يقرأ القرآن ويتأكل به ئینسانی فاجر قورئان خوێنێتەوە بۆ ئەوەی پارەی لێ بخوات بۆ پارە قورئان بخوێنێتەوە جا پێشەوەی بچینە ئەو باسە و خوتبەکەمان و باسەکەمان باسی تەعزیەیە التەعزیە چونکە هەموو کەس لە ئێمە خوای پەروەردگار لەسەرمانی نووسیوە لەسەر هەموو بنیادەمێک کە فەرموویەتی كل نفس ذائقة الموت کە خدا فەرموویەتی قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم خوای تەعالا فەرمێت أينما تكونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة هەموو کەس لە ئێمە ئەبێ بمرێ و ئەو مردنە بچێشێت وجبريل سلامي خوای لەسەر بێت بە پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم يا محمد عش ما شئت فإنك ميت وأحبب من شئت فإنك مفارقه واعمل ما شئت فإنك مجزي به کردەوە بکە بژێ بۆ خۆت ئەی محەممەد بەڵام تۆ هەرە بێ بمری خوا ئەفەرمێت إنك ميت وإنهم ميتون تۆ ئەبێ بمریت و ئەوانەی دوای تۆش و پێشی تۆش هەرە بێ بمرن ئەو مردنە لەسەرمانە و ئەبێ بیچێشین خدا آخر خێرمان بکە یا ڕەبی
بەڵام لە دوای مردنمان ئەحکامی تەعزیە دێتە پێشەوە لە دوای دەفنی مردوو بە شێوەیەکی جوان و سونەت تەعزیە دێتە پێشەوە تەعزیەش ئەبێ مسلمان ئەوەی لە پێش تاو بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت عجبا لأمر المؤمن من سرم سڕەمێنێت لە ئیش و کار و هەڵس و کەوتی ئیماندار بۆچی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سرت سڕەمێنێ لەبەرەوەی ئەفەرمێت إن أصابته ضراء صبر فكان خير له وإن أصابه سراء شكر فكان خير له وليس ذلك إلا للمؤمن توشي مصيبت ديت صبر قري لسري أزرو پاداشي لسر هيا توشي خوشي ديت شكري خواك أزرو پاداشي لسر هيا كإبراهيم كري وفاتي كرد أو بشاوي هات خواره وبيغمبر صلى الله عليه وسلم دسي كر بقريان وتیان ئەی پێغەمبەری خوا ئەوە تۆشە گریەی تۆ و توتە مەگرێن تۆ نەهید کردووە لەوەی کە بگرێن فەرمووی نەخێر من ئەم گریانە ناڵێم من گریانێکەڵێم عن صوتين أحمقين فاجرين من نهي لدو صوتكم كأحمق وفاجرة صوت عند مصيبة تشي مصيبة بيت گرمەی سینگی تێ گرمەی ناوچەوانی دێ گرمەی سەری دێ سەر خۆی ئەڕنێ دەمچاو خۆی ئەڕنێ ئای چۆن پیاوێ بووی ئای چۆن وەها بووی چۆن وەسفی کەسێ بکەی مەلائیکە دێت ئەداتە سەر سینگی ئەو مردووەیە ئەڵێ تۆ ئاوها بووی تۆ ئاوها بووی ئاوا عەزیێتە خوا ئەمە صوت عند مصیبە بەڵام بۆ ئیماندار چییە صبر كان خيرا له وصوت رنة الشيطان عند فرح توشي خوشي أبيت جن بو كركي دينيت كركي لس جن برا بيت توشي خوشي كبيت دولو زرنا دينيت فرقة دينيت قراني موسيقى ليدا أو دنقا أحمق وفاجرة أمجا تعزيب راكانم للغدا يعني الصبر الحسن التعزية يعني الصبر الحسن آرام بقري دان بقري تخوتا تحملت أبي تحملك جوان وشرعا أفرميت تسلية المصاب وحثه على الصبر والرضا بالقدر كسيتوشي مصيبتها يكيكي ترديت تسلية أكا واتدلي أداتوا أمر رقاي همومانا صبرت هبي إن شاء الله أجر باداش تدللاي خوايا دلي بديتوا نەکباری قرس بکەی ئێستا کە تێی نەسەری ئەمە تەعزیە و تەعزیە لە شەرعدا براکانم سونەتە کە ئەڵێم تەعزیە نەکەم تەعزیەی ئەمڕۆ کە مسلمانان خەریکین تەعزیە لە شەرعدا سونەتە وتمان تەعزیە یعنی دڵدانەوە ئەمری پێ بکەی کە سەبر بگرێ کە تەحەمولی هەبێ کە ئەجر و پاداشت لای خوا بەرزە ئاوهایە چونکە ئافرەتێک منداڵێکی هەبوو ئیتر منداڵی نەئەبوو منداڵەکەی کاتێ مرد زۆرە گریا تەحەمولی نەبوو هەتا وەکوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چووە لای فەرمووی بۆ نەئەگری سەبر بگرە تەحەمولت هەبێ هەر کەسێ منداڵێکی بمرێ لە پێش خۆیەوە سەبر لەسەری بگرێ ئیلا بۆ بەهەشتی ئەبا فەرمووی ئەی پێغەمبەری خوا من ئیتر مناڵم نابێ وجاخم کۆرە فەرمووی وجاخ کۆر ئەو کەسەیە کە مناڵی نامرێ وجاخ کۆرە ئەو کەسە نییە کە مناڵی نییە ئەوە مناڵی نامرێ لە پێش خۆیەوە ناڕوا ئەوە وجاخی کۆرە ئەوە بەبێ ئەژرە لە قیامەتە سەبری گرت ئەبێ سەبر بگرین لە کاتی مصیبەتە و لە کاتی خۆشیدا شکری خوا بکەین نەک معسیەتی خوای تەعالا بکەین ئیمامی نەسائی حەدیثێکمان بۆ ئەگێڕێتەوە کە صەحیحە عن قرة المزني أو صحابة برزة أفرميت كان النبي الله صلى الله عليه وسلم إذا جلس يجلس إليه نفر من أصحابه كاتدا بنشتا پیغمبر صلى الله عليه وسلم صحابة دوريان أدا دا أنشتن قليا وفيهم رجل له ابن صغير يأتيه من خلف ظهره
بەڵام لە ناو سەحابەکان سەحابەیەکی تیا بوو منداڵێکی هەبوو زۆر خۆشی گەرەک بوو دائیمەن هات بۆ پشت مەجلیسەکە ئەوش فەیوقعیدەه بەینە یەدەیه ئەوش ئەی هاوردە بەردەم خۆی دایئەنا لە ناو مەجلیسەکەدا هەتا ئەوەکو ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو تحبه خۆشیت گەرەکە ئەو منداڵە فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەحەبەکە الله کەما ئەحەبه ئەی پێغەمبەری خوا من چەنێ ئەو مناڵەم خۆش